ئێستا سی متۆدێکی کەین کە ڕێگۆلا فارسیە یا فارس پۆزیشن متۆد. هاوڕێیان ئەم مێتۆدە هەر مێتۆدی بایسێکشنە بەڵام بە هەنێک گۆڕانکاریەوە. ئێمە لە مێتۆدی بایسێکشنە دوو ینی بەڵێن ئینتەرڤالێکمان هەبوو و ئامانزانی ڕوتەکەی ئەمە کەوێتە ئەو ئینتەرڤالەوە. ئینتەرڤالەکەمان لە ئێوە دەستی پێکرد بۆ بی ئەمان و ئFE کەرەتی FEB کاتێکە بچووکتر بێ لە سفر حتمان ڕوتێک لەو ئینتەرڤالە هەیە. ئەم مێتۆدە هەمان مێتۆدە بەڵام بە یەک جیاوازی گرنگەوە کە زۆر زۆر دقیقترە و سەریعترەگا بەو سکوێنسە کە ئەمانگەیەنێ بە ڕوتەکە. مێتۆدی بایسێکشن زۆر هێواشە. لەم مێتۆدا تۆ ئەسە سێریەم کێرڤە بکەن ڕوتەکەی ئێمە سێ ڕوتیە تەوانم کێرڤە بەڵام ئام ڕوتیە نەکەوێتە بینی خاڵی ئەوB کەوا بوو ئەم ڕوتات ئەمانەوێ بە هین بیدۆزین. مێتۆدی بایسێکشن ئەزانین چۆن دۆزێتادن بە مێتۆد بە مێتۆدە تازە بیدۆزینەوە کاکەوێتە بینی خاڵی ئایوB ئێمە دێنین دوو خاڵ تعریفەکەین ینی خاڵێکە ئکسەکەی ئەیە وایەکەی ئFE خاڵێکە ئکسەکەی بیە وایەکەی FEBە. ئێستا خەتێک لەم خاڵەوە ئەکێشین بۆ ئێرە ئەمە خاڵێکە کە ئکسەکەی بیە وایەکەی FEBە ئەمەش خاڵێکە کە ئکسەکەی ئەیە وایەکە FEە. ئەم خەتەکە وەسڵەکەی بێرە بێ بەمە مەشەکەم خەتە لێرا ما بڕێ. ئێستا ئەمە وای دانین بڵێن نزیک بۆ تۆ لە ڕوتەکەمە مەزەمە ڕوتی ئێمە نییە. ئەو جاردین چیەکەین ئەم خاڵە ئەبێ ینی لە جیاتی A یان B ئەم خاڵە دانین چۆن لە جیاتی A یان ئەم خاڵە دانین دێنین FEA ئەم ناوێنین خاڵە بنابنین FEC کەرەتی FEەکەین ئەگەر گەورەتر بوو لە سفر ڕوت لەم بەینا نییە کە ڕوت ئەکەوێتە ئێرە وایە ڕوت ئەکەوێتە ئێرە کەوا بوو ئەم جاردێنین بڵێن ئەکەوێتە لە جیاتی A C دانی و هەروە دێن دووبارە هەمان کارەکەینەوە ینی بڵێن خەتێکی کاکێشین ئەمجار لە ئکسەوەیە بۆ B بارەبەرە هەروە ینی لە ئالێرەوە ینی ئەماگەر ئکسەکەمان بێ ئەما بێ بە ئەماگە سیەکەمان بێ ئەما بێ بە FEC لێرەوە خەتێکی کێشین بۆ ئێرە وەیت وای لێ دێ ئیتر بەرەبەرە ئەم خەتە ڕێک ئەکەوێتە سەر کێرڤەکە و ڕێک لێرە ئەنی نەگڕێک بەهینێکی یەکجار زۆرەوە ینی بڵێن بێرەوەێکی یەکجار کەمەوە یان بە دیقەتی یەکجار زۆرەوە ڕێک لەم خاڵەوە تێپەڕە. ئێستا بۆ ڕسم بۆ هینی معادلەم خەتە چۆنە نووسرێ چۆنە کێشرێ تەبان هەموو خەتێ سلۆپێکیەیە سلۆپەکەی حەسیابەکەین دوو خاڵەتەیە سلۆپەکەی کات ئەوە YB minus YI FEB minus FEA دابشی XCB minus XCI B minus A ئەو وەختەکانی ئەکێ لەم خاڵانێتر مەسان خاڵی ئاگەین بە بڵێن نەگەرین بە مەبنا و خەتەکەمان ئەکێشین کاکاتە Y minus FEA کەرەتی M کەرەتی X minus A ئەمە ئەم هاوکێشەی ئەم خەتەیە هاوکێشی ئەم خەتە لە شوێنێکە تەوەری ئکسە بڕێ ئەو شوێنە کوێیە ئەوە وای یەکسانە بە سفر ئێمە دوای خاڵا گەڕین وە خاڵی سیەکەمانێک لە شوێنە پێوانە و سی ئێستا وەسەد نییە شوێنێکە لە سیەکە پێشتر لە وەسەتە بوو بەس ئەمە وەسەد نییە شوێنێکی ترە. ئۆکەی وایەکەین بە سفر ئکسە دۆزینەوە وایمان کردەوە بە سفر ئکسە دۆزینەوە ئێستا کاتە ئەمە چونکە ئێمە وتمان خاڵی سیە دۆزینەوە کە لەکەوێتە بینی ئایوB نەک بە شێوازی A پلاس B دابەشی دوو بۆ شێوازی بایسێکشنە بەم شێوازی خۆمان ئەو کاتە دێن دووبارە هەر ئەو مێتۆدەی پێشووتر بڵێن FEA کارەتی FEC تاقیەکەینەوە و ئەمجار سی لە جێتی A یان بیدانی دووبارە خەتێکی کاکێشینەوە یعنی ئەمە بەردەوام دووبارە یەکەینەوە ینی بەگە بە ئیترێشن ئەبێ بەمە چونکە شوێنی ئەوBش بەردەوامە گۆڕێ لەگەڵ هەر حرەکەتێکی ئەمە گۆڕێ ئەبێ بە ئاگەر ئەنی FEAK کارەتی XCMK کەما سیەکەمانە بچووکتر بوو لە سفر یعنی من هاو علامەت بوون هاو نیشانە بوون یعنی گەورەتر بوو لە سفر باشە
ئەو کات A ئەکەین بە X و B هەر بە B هێڵینەوە ئەگەر وانە بوو بە عەکسەوە A لە جێ خۆی هێڵینەوە B ئەکەین بە X ئێستا ئەگەر بە ئەلگۆریتم بیکێشی ئەلگۆریتمەکەمان نەمەیە ئەڵێ دوو ئەنجامی بدە چی ئەنجام بدە ئەمە X یەکسانە بە A کەڕەتی FB ماینەس B کەڕەتی FA FB ماینەس FA وەسی ئارام فۆرمولایە ئۆکێ ئەگەر FA کەڕەتی FB بچووکتر بوو لە سەفر ئەو کات B بکە بە X ئەگەر وانە بوو A بکە بە X یا بکە بە C ئەمە تاوەکو مەرجێکی تریشی تەوان تێکەوێ ئەویش مەرجی چییە ئەوەیە کە تا چه ئێرۆرێ بڕۆی کەوە لە پرۆگرامەکانە هەیە ئێستا با میسالێک بێنینەوە ئەم میسالەکەمان ئەمەیە 3x پلاس ساینی x ماینەس ئەکسپۆنشیالی x یەکسانە بە سەفر کێرفەکەی لێرا کێشراوە ئەمە fxەکەمانە کێریەم کێشیە کاتە شتێکیوە کەوابوو ڕوتێکەوێتە بینی سەفر و نیو ڕوتێ لەم بینە هەیە حەسێبیشی کە f سەفر حەسێب کە لێرە f نیو حەسێب کە کەڕەتێکی کە بچووکتر لە سفرەکە حتممە ڕوتێ لێرا هەیە کەوابوو ئێستاکانە دین بەپێی ئەم فۆرمولە حەسێبەکەین بەپێی ئەوەدا سی بەپێی ئەم فۆرمولە حەسێبەکەین نەک بەپێی ئەوە کە A و B وەکو بایسەکشێن پێکەوە کۆکەینەوە دا بەشێکی بکەین وا ناکەین بەما بەپێی ئەم فۆرمولە حەسێبەکەین A سەفر B نیو FB حەسێبەکەین FA حەسێبەکەین لێرە دای ئەنەین سیە دۆزینەوە ئەکاتە 0.376 ئەو کاتە FCNین کەرەتی FIەکەین کاتە 1.38 پلاس کەوا بوو ئەما بێ لە شووادا بنێ لە جێتی لە جێگەی ئایەکادا بنرێ بەپێی کام فۆرمول بەپێی ئەم فۆرمولە لێرە ئەکسەکەمان سیە بۆچی لێرا کردمان بە سی تەنها بە خاتری و لەگەڵەوە ئەکسا تێکەڵ نەبێ ئۆکەی ئێستاکانە دێنین چیەکەین ئەمە جارێکی کە FA حەسێبەکەین FB حەسێبەکەی لێرە دایەنی سی دوایە دۆزینەوە کاتە 0.36 هینەکە ناقسە جارە لەکوێ دایێنین کەڕەتی FA کەڕەتی FC ناقسەکە لەکوێ دایێنیم جار جا لە جێتی B دایێنین دووبارە هەمان شت FA حەسێبەکەین FB حەسێبەکەین نەکاتە لێرە حەسێبیەکەین و لێرە دایەنین و کاتە 0.36 تا ئێرە بە سەگزەر بشکەی کاتە ناقص بێ حرەکەی دواخری دووارە بکەیتەوە و 0.36 هە لێرە دابنیتەوە شتێکی وا ناگۆڕێ کاوبوو ڕوتەکەی ئێمە ئەماکە ئێستا میسالێکی کە ئەمەیە ساینی 2x ماینەس ئەکسپۆنشیالی x ماینەس 1 یەکسانە بە سەفر وای دابنێ ڕوتێکمانەیە لە بینی سفر و نیوە چیەکەین A سفرە A سفرە B نیوە F سفر حەسێبەکەین F نیو حەسێبەکەین لێرە دای ئەنەین سیە دۆزینەوە کاتە 0.35 ئەو وەختە FA کەڕەتی FCەکەی نەکاتە چەند کاتە جوارەیەکی ناقەس کابوو ئەم 0.35 ئەبێ لە شوێنی بیادابنی ئەیەکە هەر سفرە بێنێتەوە یعنی بەرەو ڕوتەکە لە بینی A و لە بینی سفر و ئەم هینایە ئەمجا دووبارە ئەمە حەسێبەکەینەوە FA حەسێبەکەین FB حەسێبەکەین لە ناو فۆرمولا دایەنین سیە دۆزینەوە کاتە 0.246 ئۆکەی دووبارە FSC کەڕەتی FAکەین ئەکاتە ئەمە ناقسە وایە کەوابوو ئەبێ هەر لە شوێنی خۆیان لە شوێنی بیادای بنینەوە هەروادینە خوارەوە لە کۆتاییە ئەگەین بەم ژمارەیەتر هەر لە پەساها دووبارە بێتەوە کەوابوو ڕوتەکەی ئەمە بێ بە مان میسالێکی تر هەیە خۆتان حەلی بکەن لای ئێوە خۆش